کۆرە و مۆلیدە و ئەوانە دەبینەوە وڵی ئەوە چەند ڕۆژەمە چاوەڕێی پرۆژی ڕۆناچینە بێتە ناوچەکەمان ئەوجا لەو ڕۆژانەش دوینێکە دەستیان پێکرد کە کەلک لە هەشتی سبەینەکە هەتاکو 5 ئێوارە بێکارەبا بوو لەبەر ئەو هۆیە بوو کە قۆناغی یەکەم دەستیان پێکرد بە سیانەکردنی محەویلەکانی ناو کەلک و گوندەکانی دەوروبەری ئیشاڵا لێرە پاش لەبەر ئەوەی ڕۆژانە ئیمتحاناتی قوتابیان هات ئەوجا ئەمڕۆکە کەلک و گوندەکانی دەوروبەری ناکوژێنەوە بەس محوەری خازر دەکوژێتەوە لەبەر ئەوەی لە سعات 11ەوە دەست پێ دەکەین ئەو پرۆژەی ستافی پرۆژە ڕۆناچی دێن دەست بە سیانەکردنی خۆیان دەکەنەوە بەس لە ناو کەلەچێ ناکوژێتەوە ئینشاءڵڵا چاوەڕێ دەکەن لە نزیکترین کات ببێتە ویسارکاژێ ئینشاءڵڵا تقریبیەوە نزیکەی مانگەکە عنی تقریبی لە 20 ساعتی زیاتر کارەبا هەیە ئێستاکە ناو کەلەچێکە کەلک و دەوروبەری عنی لە 20 ساعتی زیاتر هەتا ئێستاکە هەیە لە ماجی چارەوە لە پاش ئەوەی کە کارەبا ئەوها تێکچوو ئەوە بوو لە پاشەوەی هاتیتەوە تقریب کارەبامان زۆر باش بووە ئێستاکە چاوڕێی ئەو پرۆژەش دەکەن ئیشاڵە بۆ زوانش قۆناغی دووەمیش دێنەوە دەست بە سعات و ئەوشتەکان دەبەستن و لە عامودەکان و پاشانەکە ئیشاڵە هەر بە بەردەوامی بە 24 ساعتی ئیشاڵە دەبێت لە نزیکترین کات کەلک و دەوروبەری دەبێتە ئینشاڵە لە نزیکترین کات کارەبای 24 ساعتی دەگاتە منتەقەکەمان و ئینشاڵە خەڵکەکەش چاوەڕێیە زۆر چاوەڕێیە خەڵک چۆن پێشوازی لە کارەبای وچارکەژێ هەتا ئێستاکە زۆر کەس هەیە عنی هاتیە دەری ئەرێکەینێ دەگاتەکەنمان یعنی کەینێ ئەمە لە کۆرە و مۆلیدە و ئەوانە دەبینەوە بەڕاستی مۆلیدەش ئەوە چی باش بوو لە بوومە بەس هەتا ئێستاکە پارەی زۆریان دەدا مۆلیدە ئێستا ئیشاڵە ئەو پارەی زۆرش نامینێتن یەک پارەی کارەبای دەدەن لێرە پاش